بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە دەوەرزی بەهارە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان دەست پێ دەکەین بەڕێزان ئەندامانی پەرلەمان دیارە بەداخەوە دوێنێ دەستێکی نەگریس دەستی چۆخێنی دوو مامۆستای زانکۆی سەلاحەدین وێڕای دووبارە بەتوندی ئیدانەکردنی ئەم تاوانە قێزەونە سەرخۆشی پەرلەمان ئاراستەی سەرجەم زانستخوازان و مامۆستایانی زانکۆ و خزم و کەسوکاری خواڵێخۆشبووان دکتۆر کاوان ئیسماعیل و ڕاگری کۆلێژی یاسای زانکۆی سەلاحەدین و دکتۆر ئیدریس حەمەخان مامۆستای کۆلێژی ئەندازیاریەکەین و با پێکەوە دەقیقەیەک بە پێوە بە بێدەنگی بۆستین بۆ ڕۆحی پاکیان. بەڵێ زۆر سپاس. بەڵێ کۆبوونەوەکەمان بە دەرفەتدان بە بەڕێز سکرتێری پەرلەمان دەست پێکەین بۆ خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی کۆنووسی کۆبوونەوەی پێشوو. فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم و دووەم و سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 و 48 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکان 54 و 55 و 56 و 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاردە بەرنامەی کاری دانیشتنی ژمارەدەی ئاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێری 1 پاش نیوەڕۆ ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 29 شەشی 2022 بەم شێوەیە بێت. یەکەم دەنگدان لەسەر ئەم پرۆژە یاسانەی خوارەوە بە پێی حکمی مادەکان 90 91 93 96 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان. دوو پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگەی لە هەرێمی کوردستان عێراق ژمارە 8 ساڵی 2008. دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بە زیادکردنی بڕگەیەک بە ڕێزبەندی دووەم بۆ بەرنامەی کاری دانیشتنی ژمارەدەی ڕۆژی چوارشەمە ڕێکەوتی 29 شەشی 2022 بەم شێوەیە خوارەوە. دووەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاسانەی خوارەوە بە پێی حکمی مادەی 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. یەک پێشنیازە یاسای لێژنەی ئۆڵۆمپی هەرێمی کوردستان. دوو پێشنیازە یاسای سندیکای ڤالۆجی هەرێمی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی بە پێی حکمی بڕگەی یەکەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان. پوختەی دانیشتنی ژمارەنەوەی ئاسایی خولی بەهارەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی دووشەمە ڕێکەوتی 27 شەشی 2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان. سەیەم دەستپێکردنی بڕگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. چوارەم دەنگدان لەسەر پێشنیازە یاسای گەشت و گوزار لە هەرێمی کوردستان. پێنجەم خوێندنەوەی یەکەم بۆ ئەم پێشنیازە یاسانەی خوارەوە. یەک پێشنیازە یاسای سندیکای خاوەن پیشە تەندروستیەکانی هەرێمی کوردستان. دووەم پێشنیازە یاسای پاراستنی ئاژەڵان لە هەرێمی کوردستان پاراستنی مافی ئاژەڵان. شەشەم دواخستنی خوێندنەوەی دووەم بۆ پێشنیازە یاسای بەرکارکردنی یاسای فدرالی واژۆی ئەلکترۆنی مامەڵەی ئەلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2012 هەرێمی کوردستان. حوتەم خوێندنەوەی دووەم بۆ ئەم پرۆژە یاسانەی خوارەوە. یەکەم پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای نەوت و گاز لە هەرێمی کوردستان. دووەم پرۆژە یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان ژمارە 8 ساڵی 2008. هەشتم کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس بە ڕێزان ئەندامانی پەرلەمان دەست بە جێبەجێکردنی بڕگەی یەکەمی بەرنامەی کارەکەین بیان نووسە دا لە سەرۆکایەتی هەردوو لیژنەی یاسایی و وزاکەین دێنە سەرچۆنی خۆیان دوای دەنگدانەکان بەسەر چاو هەموو چاوەڕێک بەسەر چاو دەتان نووسێ لیژنەی وزە پێشی جەلسەیەک قسەم هەیە. دەست پێ بکەن کاکژە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان
لجنه کاروباری یاسایی و لجنه وزارت سامانه سروشتیەکان و پیشەسازی و بازرگانی ڕۆژی دوشەممە ڕێکەوتی 26/2022 کاتژمێر دوی نیوەڕۆ کۆبوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بوو تاوتوێکردن و دارچنەوەی ئەو پێشنیارانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەشکراون سەبارەت بە پرۆژە یاسای هەموو یەکەمی یاسای نەوت و گازی هەرێم کوردستان داش عێراق ژمارە 22 ساڵی 2007 لە دانیشتنی خوێندنەوەی دوامدا دوای گفتوگۆکردن و تاوتوێکردن لژنەکان گەیشتە ئەنجامانەی خوارەوە سەبارەت بە ناونیشان دوو پێشنیار هەیە پێشنیاری یەکەم پروژه یاسای هەموار یەکەمی یاسای نەوت لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 22 ساڵی 2007 پێشنیاری دووەم پێشنیاری هەردوو لژنەی تایبەتمەند بەم شێوەیە لێ بکرێت پروژه یاسای هەموار یەکەمی یاسای نەوت و گازی هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 22 ساڵی 2007 بەڵێ بەڕێزان سەبارەت بە ناونیشان دوو پێشنیاز هەیە هەر بەڕێزێ لەگەڵ یەکەمە کەس لەگەڵ نیار بەڕێزێ لەگەڵ دووەمە پەسەند کرا بەڵێ بەڵێ گولیزار خان سەبارەت بە ناونیشان دوو پشنیار هەیە پشنیاری یەکەم پرۆژە یاسای هەموار یەکەمی یاسای نەوت لە هەرێمی کوردستانی عێراق ژمارە 22 ئەوە تەواو بۆ دەنگمانداوە گولیزار خان بەڕێزان مادە یەکەم سەبارەت ببوورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە یەک دوو پشنیار هەیە پشنیاری یەکەم مادەکە لا بدرێت پشنیاری دووەم وەکو خۆی مادە یەک بخێنەرەوە بەڕێزان سەبارەت بە مادە یەک دوو پێشنیار هەیە ڕێیەکەیە مادەکە لا بدرێ هەر بەڕێزێکی لەگەڵا فەرمونون کەس لەگەڵ نییە هەر بەڕێزێ لەگەڵ مادەکەی وەک خۆی فەرموون دەست بەرزکاتەوە پەسەند کرا پشنیاری دووەم وەکو خۆی مادە یەک مادە چوارەم یاساکە هەموار دەکرێتەوە بەم شێوەی خوارەوە دەخوێنێتەوە مادە چوارەم گولیزار خان بەڵێ مادەی دوو وەکو خۆیەتەوە سەبارەت بە مادە دوو هیچ پشنیارێک نییە وەکو خۆی مادە دوو پێویستە بەڕێزان مادەی دوو وەکو خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە فەرموون دەست بەرزکەنەوە پەسەند کرا مادەی سێ مادە سێ سەبارەت بە مادە سێ هیچ پشنیارێک نییە وەکو خۆی مادە سێ هیچ پێشنیارێک نییە وەک خۆی پەسەند کرا مادەی دوای ئەوە سەبارەت بە مادە چوار دوو پشنیار هەیە پشنیاری یەکەم ئەم یاسایە لە ڕۆژی بڵاوکردنەوە لە ڕۆژنامە فەرمی وەقاعی کوردستاندا جێبەجێ دەکرێت پشنیاری دووەم وەکو خۆی بەڵێ بەڕێزان سەبارەت بە مادەی چوار دوو پێشنیارمانەیە بەڕێزێ لەگەڵ یەکەمە بەڵێ یەک ئەندام هەر بەڕێزێ لەگەڵ دووەمە بەڕێزان پەسەند کرا هۆکارەکان سەبارەت بە هۆیەکانی دەرچواندن هیچ پشنیارێک نییە وەکو خۆی هۆیەکانی دەرچواندن لە پێناو دووبارە ڕێخستنەوەی پێکهاتەی ئەنجومەنی هەرێمی نەوت و گازی هەرێمی کوردستانی عێراق دیارکردنی میکانیزمی گرێدان و دەنگدان تێیدا ئەم یاسایە دەرچوێنرا هەر بەڕێزێ لەگەڵ هۆکارەکانەوە خۆی بەڵێ پەسەند کرا فەرموون سەرۆکی لیژنەی یاسایی بۆمان بخێنەوە زیادەکە داوای زیادەیە کراوە لە ڕاپۆرتەکەتانە هەیە بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیارێک هەیە بۆ ئیزافەکردنی مادەیەکی سەربەخۆ بەم شێوەی خۆرەوە بەڵێ پێویستە لە ماوەی سێ مانگدا و کۆمپانیا نیشتیمانیانەی تایبەتن بە نەوت و گاز کە لە یاساکەدا هاتوون لە ڕێکەوتی جێبەجێکردنی ئەم یاساوە دروست بکرێن بەڵێ کێ لەگەڵ ئەو مادەیە کەس لەگەڵ نییە کێ لەگەڵ یەک کەس بەڵێ کێ لەگەڵ کۆی یاساکەیە بەڕێزان خۆشمان سێ بکەن بەدەنگی 53 ئەندامی پەرلەمان ئەوە بوورە بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا بەڵێ ئەوەی تر سەرۆکاتی لیژنەی وزە فەرموون سەرۆکاتی لیژنەی تەندروستی
فەرموون بەڕێزان. بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بابەت راپۆرتی دەنگدان لیژنەی کاروباری یاسایی و لیژنەی کاروباری تەندروستی و ژینگە و مافی مرۆڤ ڕۆژی دووشەممە ڕێکەوتی 26/2022 کاتژمێر 1/2 و بوونەوەی هاوبەشیان ئەنجامدا بۆ تاوتێکردن و داڕشتنەوەی ئەو پێشنیازانەی کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون سەبارەت بە پرۆژە یاسای هەمواری یەکەم یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 8 ساڵی 2010 لە دانیشتنی خوێندنەوەی دووەمدا دوای گفتوگۆکردن و تاوتێکردن لیژنەکان گەیشتن بەم ئەنجامەی خوارەوە. سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیارێک نییە وەک خۆی یاسای هەمواری یەکەمی یاسای پاراستن و چاکردنی ژینگە لە هەرێمی کوردستان داش عێراق ژمارە 8 ساڵی 2010. بەڕێزان سەبارەت بە ناونیشان هیچ پێشنیازێک نییە بەڕێزێکی لەگەڵا فەرموون دەست بەرزکەنەوە. بەڵێ پەسەند کرا. باشە. بەڵێ مادەی یەک. بناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح. مادەی یەک دەقی مادەی 42 یاساکە هەموار دەکرێت و بەم شێوەی خوارەوە دەخوێنرێتەوە. یەکەم لەگەڵ پێشێلنەکردنی هەر سزایەکی تونتر کە لە یاسای دیکەدا دەقنووس کرابێت هەر کەسێک سەرپێچی حکومەکانی ئەم یاسایە یان ئەو پەیڕە و یان ڕێنماییەی بەپێی ئەم یاسایە کە دەردەچن بکات بە بەندکردن بۆ ماوەیەک لە 1 مانگ کەمتر نەبێت یا بە پێبژاردنێک لە 150,000 دینار کەمتر نەبێت و لە 200 ملیۆن دینار زیاتر نەبێت یان بە هەردووکیان سزا دەدرێت. دووەم ئەو سزای لە بڕگەی یەکەمی ئەم مادەیە دەقنووس کراوە لە کاتی دووبارە گەڕانەوە بۆ تاوان دەبێتە دوو هێندە. سێەم سەرۆکی دەستە یان ئەوەی ڕای دەستپێرێت لە بەڕێوەبەرانی فەرمانگەکانی ژینگە لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و ئەوانەی سەرپێچیەکە تیایاندا ڕووی داوە دەتوانێت هەر پێبژارنێکی دەقنووسکراو لە بەندی یەکەمی ئەم مادەیە بسەپێنێت بەو مەرجەی لە 10 ملیۆن دینار زیاتر نەبێت. سپاس. بەڵێ زۆر سپاس دکتۆرە شایان. هەر بەڕێزێک لەگەڵ مادەی یەکەمە وەک خۆی هیچ پێشنیارێک نییە بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە دەنگدانی نێمە هەر بەڕێزێ لەگەڵ مادەکەیە پەسەند کرا. زمانەوە چاکی دەکەین زمانوانی کێشەنێ. بەڵێ تا بەڵێ بەڵێ هەندێک هەڵەی زمانەوانی تێدایە چاکیەکەین دواتر بە دروستی خوێنتان. بەڵێ مادە دوو بخێنەوە فەرموون. فەرموون بەڕێزان. برای سەرۆکا پەرلەمانی سەبارەت بە مادە دوو پیش وەک خۆی بتونیم بەڵێ سەبارەت بە مادەی دوو هیچ پێشنیارێک نییە بەڕێزان هەر کەسێکی لەگەڵە با بفەرمێ دەست بەرزکاتەوە. پەرلەمانی بەسەبەت بتن تعدیل چکین پێشنیار بەس زمانەوە نییە بێت بخوێنم دەنگدانی چی مادەی دوین ئێمە جێبەجێ بکات. بەڵێ بەڕێزان مادەی دووە بەڕێزێکی لەگەڵە فەرموون دەست بەرزکەنەوە دەنگدانین. بەڵێ پەسەند کرا مادەی سێ. مادەی سێ وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە فەرموون دەست بەرزکەنەوە. مادە چوار هیچ پێشنیازێک نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا. هۆکارەکانی دەرچوانمان بۆ بخوێننەوە. هیچ پێشنیار نییە وەک خۆی هەر بەڕێزێکی لەگەڵە پەسەند کرا. هەرە لێ زۆرینە هەر بەڕێزێک لەگەڵ کۆی یاساکەیە. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. زۆر سوپاس بۆ سەرۆکایەتی لیژنەی تەندروستی بڕگەی دووەممان بۆ جێبەجێ بکەن بۆی ئێمە یەکسەر بتوانین نقطە نظامیەکان وەرگرین. زۆر سوپاس بۆ لیژنەی تەندروستی سوپاستانەکەین دەستان خۆش بێ. کاک بژار بڕگەی دووەمان بۆ بخێنەوە کەرەمکەن بڕگەی دووەمی بەرنامەی کار. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشنیازە یاسایی لیژنەی ئۆلۆمپی لە هەرێمی کوردستان داش عێراق کە لەلایەن ژمارە یاسایی ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراوە. ئەم پێشنیازە یاسا لە 17 مادە پێکهاتووە لە گەلۆیەکانی دەرچواندن ناوی ئەندامانی پەرلەمان کە واژۆن لەسەر ئەم پێشنیازە یاسا کردووە ئەمانن: 1 سلمى فاتح توفيق، 2 آزاد أكرم، 3 لقمان وردي، 4 روجان حمارش، 5 شنو عشقي، 6 فيصل عباس، 7 شادي نوزاد،
8 سارة دلشاد 9 عمر عبد الله عثمان 10 بدرية اسماعيل 11 مسلم عبد الله رسول 12 روپک احمد رحمان 13 هوري ملاستار 14 سرکو آزاد 15 عثمان کانی کردی 16 هورامان گجینی برای سرگی پارلمان داولا برایستان دکنم پیشنیازه یاسا راستی لجنکانی تایبەتمەند بکرێت. بەڵێ ئەم پێشنیازە یاسایە ئاڕاستی لیژنەکانی ڕۆشنبیری یاسایی سەرجەم ئەندامانی پەرلەمانەکرێت. خاڵی دووەم بەڕێسەرێکی پەرلەمان پێشنیازە یاسایی دەنگنیە. مایکەکە بە سندیکای بیولوژی. مایکت ئیش ناکە بەڕێسەرێکی پەرلەمان پێشنیازە یاسای سندیکای بایۆلۆجی لە هەرێمی کوردستان داش عێراق لەلایەن ژمارە یاسای ئەندامانی پەرلەمانەوە پێشکەش کراون و ئەم پێشنیازە یاسایە لە 17 مادە پێک هاتووە لەگەڵ هۆیەکانی دەرچواندن ناوی ئەو ئەندامانی پەرلەمان کە واژویان کردووە لەسەر ئەم پێشنیازە یاسا. یەکەم زانا مەلاخالی، دووەم دکتۆر سەباح زێباری، سێم شێخ زاهر، چوارەم نەجات شعبان، پێنجەم چیا حەمید شەریف، وەیس سەعید وەیس، ڕۆژان ئیبراهیم، بەهجەت عەلی، بەختیار شکوور، دکتۆر گەلاوێش عوبێد، دکتۆر ڕێبوار بابکەی، سعید مستەفا، نزار مەلا غەفار، خەدیجە عومەر تەها، لەیلا عەبدجەبار، هەدیە موراد، گوڵستان باقی، هێڤیدار ئەحمەد، هەڵکەوت ئەنوەر، لەنجە ئیبراهیم، حکمت محمود، جوان یونس، گولیزار ڕەشید، بەهجەت کاکە عەبدوڵڵا، دکتۆر زێدان ڕەشید، ئەرشەد حسێن، حەسیبە سەعید، لیزا فەلەکەدین، مەم ئەسکەندەر، محسین دۆسکی، پێشەوا هەورامی، ڕزگار عیسا، بژار خالید، عەبدسەلام عەبدوڵڵا، شوان کەریم، جەلال پەرێشان، مەلا حسان ڕێکانی، مەلا جیهاد حەسەن، سەفین ئاغا عومەر، سەروان هەرکی. داوا لە بەڕێستان دەکەین ئەم پێشنیازە یاسا ئاراستەی لیژنەی تایبەتمەند بکەن. سوپاس. ئەو پێشنیازە یاسایە ئاراستەی لیژنەی تەندروستی یاسایی و سەرجەم ئەندامانی بەڕێزی پەرلەمانەکرێ و باسی سندیکایە لیژنەی کۆمەڵی مەدەنیش ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی. بەڵێ زۆر سوپاس بەڕێزان. ئێستا نقطە نظامی دکتۆر ئیسماعیل چۆتە دەرەوە. کاکسیپان بەڕێز سەرۆکە پەرلەمانی مدوێت ئاماژە بە مەترسیەکە مەزان لە سنوورێ پارێزگەها دووکێ و تایبەت سنتەرێ پارێزگەها دووکێ بدەم. کول هەر دەمێکی ناکاو ڕەنگە قەیرانەکە مەزان لە پارێزگەها دووکێ و سنتەرێ باژێری ڕوو بدات ئەو ژی قەیرانە ئاوا بەخانەیە. چونکی دنوکەدا ڕوژانە سنتەرێ دووکێ پێتیوی 215,000 مکعبên ئاوەیە. تاکە ژێدەرجی ji بۆ دابینکردنا ئاوێ ji بۆ پارێزگەها دووکێ دیگەل قەزا سێمێل پرۆژێ خراپدێمیە. تێکچوونا vî پرۆژەی di ek saetda ڕەنگە دووک هەمی دێمینتە بێئاف. چونکی 26 سەدێ ji bo qeza semêl dihêta dabînkirin ya jî ji bo senterê parêzgeha Duhokê. Kêmbûna ava bendava Duhokê ji ku 15 metra da ketiye û 8 sedê av ji bo senterê parêzgeha Duhokê dabîn dikir ew ji nûkeneşet avê damî biket. Lewra çavderînekirina evî projeyê û pêdiviyên fermangehên taybet bi avê nehêne dabînkirin li sinûrê parêzgeha Duhokê زەختێکا زێدەتر لە پرۆژە خراپدەیمی دکێت و دەبیتە هۆکارەوەی چەندێ کو ئاف وەکو پێتیوی ji بۆ دووکێ نەهێتا دابینکردن. لەوڕا داخواز دکەم لیژنەیە پەیوەندیە ڕاستپێری ji بۆ دیفچوونە بپرسێ. سپاس کاکسیپان. بەدرێخان بەنای خۆی بەخشندەی میرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پرۆژە یاسای کار و دەستەبەری کۆمەڵایەتی بڕیار بوو بێتە پەرلەمان ببێت بە یاسا. تا ئێستا حکومەندم پرۆژەی نەناردووە چونکەم بابەتە ڕاستە خۆ پەیوەستە بە ژیانی کرێکاران بۆیە داوا دەکەین ئەم پرۆژەیە بە زووترین کات بنێردێتە پەرلەمان. زۆر سپاس. بەڵێ سپاس بۆ بەڕێزت. شیرین یونس. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە دوو جار یادداشتمان داوە بۆ ئەوەی خانەنشینی هێزەکانی ئاسایش و ناوخۆ بێتە ناو هۆڵی پەرلەمان و زیاتر لە چەند جار داوامان کردووە. داوا دەکەم لە زووترین کاتدا بتوانێت حکومەت ئەو پرۆژە یاسا بنێرێتەوە لە بەرەوەی بار و گوزەرانی ئاسایش و هێزەکانی ناوخۆ زۆر خراپە و خانەنشینیەکانیان زۆر کەمە ناتوانن بچنەوە ماڵێ بەو موچە کەمە. دەستخۆش سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە خۆتان نەزانن ماوەی یاسایی بۆ سەرۆکی دەستەی دەستپاکی لە هەرێمی کوردستان
کۆتایی پێهاتووە پەرلەمانی کوردستان هەمواری یاساکەی کردووە لیژنەی دەستپاکی چەندین جار نووسراومان کردووە بۆ ئەوەی ڕێکارەکانی هەڵبژاردننی سەرۆکێکی نوێ بۆ دەستەی دەستپاکی بگیرێتە بەر بەڵام لە ڕاستیە تا ئێستا ئەنجامی نییە ینی بۆیە داواکەم بە زووترین کات پەرلەمانی کوردستان ڕێکاری یاسایی خۆی بگرێتە بەر ئەگەر نابابیرێ بکەینەوە کە دەستەکە بەڕاستی هەر هەڵوەشێتەوە کە هیچ ئیشێکی و کارێکی لەبەر نەڕوە دۆسیەکان زۆربەی بەداخەوە بۆ دۆخیا بڕوە یاوەکو تەفعیلی کەین یاوەکو هەڵی وەشین و کۆتایی پێبێنین زۆر سپاس. کاک عەباس بەنای خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 79 بەرگەی دووەم قسە دەکەم. یەکەمیان سەبارەت بۆ پرۆژەیە کە زیاتر لە 2 ساڵە سەبارەت بە هێزەکانی ناوخۆ خانشینی پێشکەش حکوومەتمان کردووە پێویستە ڕەزامەندیوانی لەسەر وەرە بگیرێ بەڵام هەتا ئێستا وەڵامی حکوومەتیان نەداوەتەوە. خاڵی دووەمیان سەبارەت بە گرێبەستەکانە کە لە 6 وەزارەتی دارایی هەموو ئامارەکەی پێشکەشی ئەنجومەنی وەزیران کردووە پێویست بوو ڕەزامەندی کە بارگرانی دارایی دروست ناکە ئاراستەی پەرلەمانی کوردستانی بکەنەوە و ئەگەر ئەم بابەتانە نەکەین هەموو ئەوانەی کە خۆبەخشن و کەوانە بێژن بۆی ئومێدێکیان بۆ دروست بێ بۆی هەرنا لەلایەنی کەم بکرێن بە گرێبەست بۆی بتوانن گەنجان و نەوەی دواڕۆژ خاوەن بڕوانامەکان بتوانن ئومێدێکیان بە دواڕۆژی ئەم حکوومەت و هەرێمە هەبێ. زۆر سپاس. بله سروکا پارلمانی اکش خالن کردستانی بهس کریا پیک وجیانات نامبرا پیکاتن کردستانیه ما فی پیکاتان تیاسای دا هاتیا پاراستنج بیلی که هبویت مجوی کلتوری دا ما فی نتوایی و روشنبیری و کلتوری و زمانی و آینی یاسای جماره 5 یاسای زمان فرمی جماره 6 2014 و هر واسه ما فی کوت الپرلمانی و شراکت سیاست دا گشتی بشوکی گشتی الحریما کردستانی پوردی اف یاسای ناهی نجیب جکرن بو نمونه دی فیاسای زمان فرمی دوید تابلو انسر جاداب زمان پیک هاتی بیتن یک کلوی عردی و لوی جهیجین الحریم الپاريزگاه دهوكي القضايا زاخو القضايا آمدي والقضايا سيمالي دوید به تجربه جکرن هر وکیل عنکاوا بشانازی به هات تجربه جکرن و بو زانین من یاداش تدای جهم پیوندی دار البستودوی هیوادو البی سال دا و تانو کنه هات تجربه جکرن لو ما تخازین دیفچونا وی بابتی به تکرن و یاداش تکی بو جهم پیوندی دار به تکرن. زور سپاس کاک باپیر مایکەکە بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەمەوێت ئاماژە بە دوو خاڵی گرنگ کەم کە پێویستە پەرلەمانی کوردستان بە هەستیاریەوە و بە مشهورخۆریەوە کاری لەسەر بکەین. یەکیان ئەوەیە کە ئەرزی کشتتوکاڵی تاپۆ لە باشوور و ناوەڕاستی عێراق بەهۆی ئەوەی کە بەرەو بیابان بوون دەچێت دێن بە ئەو برایانە دێن لێرە ئەو ئەرزە دەکڕن ئەوان بە تایبەتی تاپۆ پێم وایە ئەگەر ئەوە ببێتە بەردەوام بێ دەبێتە مای دیموگرافی و هەم لە ڕووی ئەمنیشەوە دەبێتە مەزرعە چاودێری کەمتر دەکرێت مەترسی هەیە هەم لە ڕووی گۆڕینی دیموگرافیشەوە مەترسی هەیە ئەو هیچ لە ناوچەکانی مادەی 140 دەکرێت ئەمە سەیتر ناکەین بەڵام من بە پێویستی زانم لێرە لاەنە پەیوەندیەکان ڕێگری لێکەن بە تاپۆکردنی ئەو زەویانە و مەترسیەکی گەورەی دەبێت بۆ ئایندا. یەک دووەم سپاس بۆ بەڕێستنەوەسە بەڵێ کاک گۆران فەرمون بە یاداشت ئاراستی سەرۆک بە ناوی خی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان بەهۆی خراپی ڕەوشی ئابووری لە هەرێمی کوردستان ڕەوشی وەرزش و وەرزشکاران لە هەرێم بە قۆناغێکی خراپدا دەگوزارێ بۆیە گرنگە پاڵپشتی معنەوی و دارایی بۆ ڕەوشی وەرزش لە هەرێمی کوردستان تەرخان بکرێ و دەرکردنی هەر یاسایەک لە هەر لەو چوارچێوەدا بێت لە خزمەتی وەرزشکارانی هەرێمی کوردستان نابێت. ئەو پرۆژە یاسایی ئیمڕۆ خوێندنەوەی یەکەمی بۆ کرا پێویستە ڕەچاوی میساقی لیژنەی ئۆڵمپی نێودەوڵەتی بکرێت بۆ بەرزڕاگرتنی بەها وەرزشیەکان لە پێناو کۆمەڵگایەکی تەندروست. خاڵی دووەمی شەڕۆک و کاک عەباس باسی کرد جەخت دەکەینەوە لەوەی فەرمانبەرانی گرێبەست بکرێتە هەمیشەیی کە ئێستا لە وەزارەتی دارایی ڕێکارەکانی خۆی تەواو کردو و زۆر سپاس. سپاس گوڵستان خان گوڵستان سەعید. بەڕێز سەرۆکی پەرلەمان هێزەکانی جێبەجێکردن لە ناو چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوشێوەی هێزەکانی پۆلیس و ئاسایش ئەرک جێبەجێ ئەکەن و مامەڵەیەکی جیاوازیان لەگەڵ کرێت لەسەر پێدانی پلەبەرزکردنەوە و سەرەموچە داواکارین ئەو خواستەی ئەوانیش هاوشێوەی لە ئەرکێکی قورسیان هەیە بۆ ئەوانیش جێبەجێ بکرێت و هەروەها ئێمە پێشنیارەکەین کە ئەو دام و دەستگانەی پەیوەندیدارن بە خزمەتگوزاریەکان هیچی تر ئەسپاردەی کۆمپانیاکان نەکرێت لە ڕووی
کۆکردنەوەی داهات کەمە بارگرانێکی دروست کردو بۆ حکوومەت و بەشێکی و داهاتە بۆ کۆمپانیا ناچێ هەروەها دەرچوانی خوێندنی دەروونزانی و کۆمەڵناسی کە پێویستێکی زۆرە بۆ دەستگا کۆمەڵایەتی و پەروەردەی و ڕۆشنبیریەکان بیر لە دامەزراندن و دروستکردنی هەلی کار بکرێتەوە هەروەها چەسپاندنی یاسای چەکە لەم پەرلەمانەدا پەسەند کرا کە ئێستا جەنابتان لە سەرەتا ئەم دانیشتنەیە ئاماژەکتان کرد بەوەی کە دوو کەس دوێنێ شەهید بوون مامۆستانی زانکۆ پێویستە جەخت بکەینەوە لەسەر چەسپاندنی یاسای چەک و سەربەخۆیی دادگاکان زۆر سپاس دەستان خۆش بەرە سەرۆکی پەرلەمان وەڵام من لەوەی گوڵستانخانی و دەست پێ دەکەم کە ئێمە ماوە پێشەستا یاسای چەکمان پەسەند کرد ئەو کاتەش ئێمە تێبینمان هەبوو لەسەرەوەی کە ئەم یاسایە بەڕاستی دیاردەی چەک و هەڵگرتنی چەکی بێمەوڵەت توانە بنەبەر ناکە بۆیە بەشێکی زۆری ئەم تاوانێکی ئێستا ئەنجام دەدرێن لەم ڕۆدی حەقەتەن ئێمە بەڕاستی قەیرانێکی ئێزگار زۆرمان هەیە بەڕای من ئەم پەرلەمانە زیاتر ئەو قەیران و ئەم کێشانە هەڵوەستەکە کە ئێستا ئەم کۆمەلگایە ینی یەخێم کۆمەلگایە گرتووە بە تایبەتی دیاردەی کوشتن ئەوەی کە ئێستا ڕوودەدا ینی لێرە و لەوێ ئێمە ڕۆژ بە ڕۆژە قەیران و بەڕاستی کێشەمان زیاد دەبێ هەرێمێکی 6 ملیۆنین بەڵام بڕوا بکەن بەقەدەر 6 ملیۆنی ئێمە کێشە و قەیرانمان هەیە ئەم پەرلەمانە دووشت بکەین باشە یەک بین ئەو یاسانێکی هەیە بازی بەجێ بکەین چی دیکە یاسا دەرنەکەین یان یاسا بۆچی دەردەکەی ئەگەر مەسەن جێبەجێ نەکرێت دوو ئێمە بین بەلایانی کەم ئەگەر بوومان بکرێت هەفتەی یەک کێشەی خەڵک چارەسەر بکەین قەناعەتم وایە ئێمە دەبینە وڵاتێکی ڕێک و پێک ئارام و خۆشگوزەران ئاسوودا مژدەخان سوپاس مامۆستا بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان خۆزگە دانیشتنەکەی ئەمڕۆ لەسەر ئەو بابەتی ئەو کارە ساتە دڵتەزێنەی دوێنێ دەبوو کە بەداخەوە هەمومانی ڕاچڵەکان جێگەیان بەهەش بێ یا ڕەبی سەبارەت بەوەی کە دەتوانرێت بە ئاسانی چەک دەست بخرێ لە بازارەکانی هەرێمی کوردستان بۆ قاچاقچێتی کردن بە چەک کە بەرپرسانی لە پشتە وەزائیدەن ئەوەی کە لە بانگەشەی هەڵبژاردندا بە ئاسانی چەک دەبەشرێتەوە بۆ ئەوەی ویژدانی هاوڵاتی پێ بکردن بۆ لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوە سێمیشیان نەگرتنی بکوژان و سزانەدانی ئەوانەی کە خۆپیشان دەردەکوژن و ڕۆژنامە نووس دەکوژن ئەوە بەشێکە لەوەی کە ئەو تاوانباران پێیان وایە دەستگیر ناکرێن بۆیە پێویستە بە زووترین کات پەرلەمانی کوردستان دانیشتنێک کات سەبارەت بەو بابەتە بۆ ئەوەی هیچ ڕۆژێک کی دیکە بە کارەساتی دڵتەزێن ڕۆژ نەکەینەوە سپاس بەڵێ سپاس شنۆخان بەڕێز سەرۆکی پەرلەمان وەکو ئەندامی لەژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر لە هەفتەی ڕابردوو بە دوواداچوونم کردووە بۆ گرفتی ئاوی سلێمانی ئەم گرفتە لەبەرەوەی زۆر فراوانترە لەوەی کە تەنها پێوەست بێ بە لەژنەی تەندروستیەوە بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆلێرا و سکچون و ڕشانەوە پێوەستە بە لەژنەکانی تریش کە ئەمەوێت چەند خاڵێکی گرنگ ئاماژە پێبەم یەکەمیان کەمبوونەوەی ئاستی بەرهەمێنانی ئاو بۆ لە 150 لەبەرەوەی کە فلتەرەکانی وێزگەکانی بەرهەمێنانی ئاو لە نزمترین دۆخدان و پێویستی بەسییانەی بنەڕەتی هەیە بودجەی بۆ تەرخان ناکرێت بۆی چارەسەر بکرێ دووەم کەمکردنەوەی بودجەی بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە 500 ملیۆنەوە بۆ 80 ملیۆن هەمومان ئەزانین پارێزگاکان بە بەردەوامی لە فراوان بووندان لەبەرەوە دەبوو ئەم بودجەیە لە بریۆی کەم بکرێتەوە بۆ ئاستە نزمە زیاتر بکرابە سێمیان چولیەک کۆڵان و گەڕک و ناوچەی جیاجیا لە سنتەری شاری سلێمانی تا ئەطراف کە دەکاتە لە 120 بۆ 30 پارێزگای سلێمانی یان تۆڕی ئاوی بۆ نەچووە یاوەکو تۆڕەکانی شکاوە پێویستی بەسییانە هەیە دەرخستەی چلویەک پرۆژە بۆ ئەو چلویەک ناوچەی سلێمانی بەردەستەکە کاگعلی حەمە ساڵح سپاس شنۆخان یەک دقە قسەم دەستان خۆش بێ دەست خۆش بەڵێ بە یاداشت ئاراستی سەرۆکایەتی بکە بە ناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان بەشێکی سەرەکی هۆکارەکانی کوشتنەوەیە بکوژ دز ڕێگر ئەمانە دەستگیر ناکرێن بە پێی ئامارێک نزیکەی 6,000 کەس کە داواکراون لەلایەن دادگاکانەوە داڵدەدراون یاخود دەستگیر ناکرێن ئەمە هۆکاری سەرەکی کوشتنی دوو مامۆسای زانکۆ و دەیانی تریشە لەگەڵ جێبەجێ نەکردنی یاسای چەک بەداخەوە کە ئەم پەرلەمانە ئەکتیڤ کراوە قەرار بوو قسە لەسەر کۆمەڵی بابەتی گرنگ بکرێ نەوت زەوی خاڵی سنووری بەرزکردنەوە دامەزاندنی گرێبەستەکان وانە بێش تاخیر بەڵام ئەوە خەریکە خولی گرێدان تەواوە بێ و ئەو دۆسیانە هیچ کارێکی لەسەر نەکراوە هیواداری ڕووکردنەوەمان بدەنێ ئایا بەردەوامە بێ ئەم خولە ئیش لەسەر و دۆسیانەیە کرایچی راپۆرتەکانتان ئامادەکەن کەی ئامادە بوون ئێمە ئامادەین کاک دیاری فەرموون بە ناوی خۆی گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من بەرمەبنای مادەی دوی ساڵی 2000 بوو یاسای ژمارە 2 ساڵی 2020 یاسای چاکسازی لە خانشین و دەرماڵە قساکەم
راپۆرتی دووەمی چاکسازی راپۆرتی سێیەمی چاکسازی ببوورە ئەگەر سەیری بکەین یعنی کارەساتێکی زۆر گەورە یعنی کە سەیرەکەیت لە کۆی 69,000 شەیدی سەربەرز لە هەرێمی کوردستانە دوای 2 ساڵ نزیکی 10,000 بۆ 15,000 دۆسەیەک لای کراوەتەوە کە هێشتا حوتیان وەیتینن ئەمە یەکەم لە کۆی 69,000 تا ئێستا 999 کەس لابراوە دووەمیان لە زیندانە سیاسیەکان ئەمە 23,000 زیندانی سیاسیمانەی لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا نزیکی 1500 بۆ 2000 دۆسەیەک لای کراوەتەوە لەمە ژمارەی زۆر کەم بڕاوە بەڵام ئەوەی کە کارەساتە بە پێی داتاکانی بە پێ بداداچوونەکان ئێمە کە چوونێتە وەزارەتی شەیدان بەڕێوەبەرەتی زیندانە سیاسیەکان ئێمە 23,000 زیندانی سیاسیمان هەبووە بەڵام لە راپۆرتەکەدا دەڵێ 25,000 زیندانی سیاسیمان هەیە یعنی ئێمە لەبەرەوەی چاکسازی بکەین وەلی کەمی بکەینەوە بەس ئەمە با بڵێن بەرە سەرۆکی پەرلەمان زۆر گرنگە بەس ئەم دێڕە بەناوی خۆی بەخشندەی میێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بە کرێکار و مافی کرێکارانی کەرتی تایبەت قسەکەم ئێمە یاسایەکمان هەیە لە کوردستان بەرکارە کە لە هەفتاویەکی ساڵی 1970 یاسای عەمەلە بەداخەوە زۆرینەی بڕگەکانی ئەم یاسایە جێبەجێ ناکرێ و کرێکاران و کارمەندانی کەرتی تایبەت لە دۆخێکی زۆر سەخت و خراپان حکوومەت دامەزراوەکانی ئەم بوارەی کە چاودێری خاونکارەکانەکەن کارگەکانەکەن شوێنەکانی ئیشەکەن فرامۆش کردووە ستافی پێویستیان نییە تا چاودێری بکەن ژمارەیەکی زۆر کرێکار لە سعاتی یاسایی زیاتر کارەکەن لە 8 سعات زیاتر ئەو موچەی وەریەگرن بەڕاستی بەشی 2 ڕۆژ 3 ڕۆژی ژیانی خێزانێکی ئاسایی ناکە یعنی کرێکار هەیە بە 100,000 شەکە بەهۆی ئەو بێکاریە زۆر و سەختەی کە هەیە و شوێنی حەوانەوەی پێویستیان نییە سعاتی حەوانەوەی پێویستیان نییە شەفتی کاریان بەپێی یاسا نییە و لە زۆر ڕۆوە موچەیان دواخرێ سەدان کرێکارمان هەیە لە کۆیە لە سلێمانی لە ڕانیە لە شارەکانی کە موچەیان بە 2 مانگ و 3 مانگ و 6 مانگ و دواکەوێتەوێتە لای خاوەنکارەکان لەم بارەوە ئێمە یاداشتێکمان پێشکەش کردوون بۆ کۆبوونەوەیکی تایبەت کاکێویدار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان گەلێک لە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان لەسەر پلە بەرزکردن و دامەزراندن و گرێبەست قسەیان کردووە ئێمە وەکو لژنەی دارایی پەرلەمانی کوردستان چەند لژنێکی لاوەکیمان پێکێناوە من خۆم سەرۆکی یەکێکم لەو لژنانەی لەسەر پلە بەرزکردن دامەزراندن گرێبەستەکان سیەکەمەکان وانە بێژەکان تا ئێستا تقریبەن راپۆرتەکە بەردەوە بوون دەچێت لە بەتایبەت لە مەسەلەی پلە بەرزکردن و گرێبەست شتی زۆر باش هەیە داواکەم لەو بەڕێزان ئەندامانی پەرلەمان چاوەڕێ کرد کە راپۆرتی لژنەی دارایی هات بۆ ئێوە ئەنی بەرچاوڕۆنێکی باش بێتن زۆر سوپاس هەرویستم ئەو مداخلە بکەم ڕۆژان خان بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان من بە پێی مادەی 16 بڕگەی 11 و مادەی 18 بڕگەی 11 و مادەی 19 بڕگەی دووەم ساکەم لە 19 چواری 2022 داوایەکم ڕاستی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە داوای ڕوونکردنەوەکەم سەبارەت بە ڕاستپاردەی پەرلەمانی کوردستان لە بەرواری 4 سەبارەت بە خزمەتگوزاری و پێویستیەکانی دەفەری گەرمیان و چەمچەماڵ کۆمەڵێک ڕاستپاردە ئاراستەی حکوومەتی فیدراڵی عێراقی و پەرلەمانی کوردستان کرا لەم پەرلەمانی کوردستانەوە بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق لەسەر و ڕاستپاردانە بەدەست ئەندامانی لیژنە نەگەشتووە و ئەم نووسراوەکەشم ئاراستەی ئێوە کردووە لە 19 تا ئێستا ئێوە وەڵامتان نەداومەتەوە هیوادارم ڕوونکردنەوە هەبێت چونکە لەناو کاروباری پەرلەمان گەڕام هیچ نووسراوی ئاراستەی حکوومەتی عێراقی نەکراوە کە ئەو ڕاستپاردانە بنێرێت بۆ حکوومەتی عێراقی داوای ڕوونکردنەوە لە بەڕێستانەکەم لێرە و سوپاس بەڵێ بەڕێزان ئەندامانی پەرلەمان لە 1/7 وەرزی یاسادانان ڕادەوەستێ بەڵام دەوامی ڕۆژانە لە پەرلەمانی کوردستان هەیە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان بە سەرۆکایەتیەوە پابەندی دەوامی ئاسایی خۆیان دەبن لیژنەکانی پەرلەمانی کوردستان کە بە نووسرا و ئاگادارتانەکەینەوە جارێکی تر بۆتان ئەنێرینەوە کە واجب و ئیلتیزاماتی خۆمان هەمومان بەیەکەوە بە هاو ئاهەنگی لەگەڵ سەرۆکایەتی و لایەنە پەیوەندیدارەکان بۆ ئامادەکردنی راپۆرتەکان بەردەوامە بێ لەو حاڵەتەی کە راپۆرتێکی گرنگ پەیوەست بە ژیانی خەڵک یا پەیوەست بە یاسایەک کە گرنگ بێ دەنگی لەسەر بدرێ و مناقەشە بکرێ لە مانگی 7 و 8 دانیشتنی نائاسایی پەرلەمانی کوردستان گرێ دەدەین بۆ هەموو لایەکی دووپاتەکەینەوە پشوو نییە لە پەرلەمانی کوردستان
دەوامی ڕۆژانەی سروشتی ئاسایی هەیە هەمووشمان پابەندین بە ئامادەکاری بۆ وەرزی نوێی یاسادانان کە زیاتر لە 12 پێشنیازە یاسا ئێستا لە پلانی سەرۆکایەتی پەرلەمانایە بۆ وەرزی نوێ و چاوەڕوانیمان ئەوەیە لیژنەکانی پەرلەمانی کوردستان راپۆرتی خۆیانی لەبارەوە ئامادە بکەن بەم شێوەیە کۆتایی بە دانیشتنەکەمانە هێنین.